شانزەمین خولی فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقامی مەریوان لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان و بە ئامادەبوونی 40 گروپی هەڵبژێرداوی ناوخۆیی و 4 گروپی بیانی دەستی پێکرد. شانزەهەمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقامی مەریوان لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکرد. لە فستیڤاڵی ئەمساڵی شانۆی سەرشەقامی مەریوان 40 گروپی هەڵبژێردراو لە 7 بەشی تایبەتدا لە ماوەی بەڕێوەچوونی فستیڤاڵەکەدا لە ناوشاری مەریوان و ئاواییەکانی دەوروبەری بەرهەمەکانی خۆیان نمایشەکەن. بۆ بەشداری لە فستیڤاڵی ئەمساڵی شانۆی سەرشەقامی مەریوان 215 بەرهەم لە ناوخۆی ئێرانەوە ڕەوانەی نووسینگەی فستیڤاڵ کرابوون کە لە کۆتاییدا و لەلایەن لیژنەیەکی سێکەسیەوە 40 بەرهەم بۆ بەشی کێبڕکێ و نمایشکردن لە ڕۆژانی فستیڤاڵدا هەڵبژێردراون. امروز 25 مهر ماه بە خۆشحاڵیەوە شانزەهەمین خولی فستیڤاڵی شانۆی سەرشەقامی مەریوان بە ئامادەبوون و پێشوازی خەڵکو و هونەرمەندان دەستی پێکرد کە لەم خولەدا ژمارەی بەرچاو لە هونەرمەندانی بەناوبانگ لە هەموو ئێرانەوە بەشدارن و لەم ڕۆوە خولێکی تایبەتە. مجربی که در این دوره حضور دارند به حمد الهی برگزار شد. هەروەها بۆ بەشداریکردن لە فستیڤاڵی مەریواندا 25 گروپی بیانی خوازیاری بەشداریکردن بوون کە لە نێوانیاندا 4 گروپ لە وڵاتانی هەرێمی کوردستان و ئەرمینیا و تورکیا و تونسەوە ئامادەی فستیڤاڵی ئەمساڵی شانۆی سەرشەقامی مەریوانن. در این دوره 185 اثر لەم خولەدا نزیکەی 200 بەرهەم ڕەوانەی نووسینگەی فستیڤاڵ کرابوون کە ئەمانە بەرهەمی ناوخۆیی بوون. 40 بەرهەمیان بۆ ڕۆژانی فستیڤاڵ هەڵبژێردان. لە 25 بەرهەمی بیانیش 4یان هەڵبژێردران کە لە ڕۆژانی فستیڤاڵ کێبڕکێیەکەن. فستیڤاڵی مەریوان جگە لەلایەنی کێبڕکێبوونی دەرفەتێکی زەڕینیشە بۆ کۆبوونەوە و پێکەوەبوونی هونەرمەندان بە تایبەت کە ئامادەبوونی مامۆستایانی گەورەی شانۆ لە فستیڤاڵ دەرفەتێکی باشە ڕەخسێنێت بۆ فێربوون و گەشەی ئاستی هونەرمەندانی بەشدار بوو. برای هنرمندان هنرهای نمایشی است که بتوانند فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقامی مەریوان کە بە یەکێک لە فستیڤاڵە هونەریە گرنگەکان لە ئێران ئەناسرێت و گروپی شانۆیی هەڵبژاردەی ئەم فستیڤاڵەش بە شێوەی ڕاستەوخۆ لە فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی فەجر بەشدار ئەبێت بووەتە بەشێک لە ناسنامەی مەریوان و ساڵ لە دوای ساڵیش لە گەشەی زیاتردایە. سامان سلێمانی، کورتسات نیوز.